سڵاو و ڕێز و خۆشەویستی ئازیزانی ئارام ئەحمەد. ئەم شەو یەک مەلەفتان بۆ خەمەڕوو کە هیوادارم مەلەفەکەمان بۆ هەموو کەسێک سوودی لێ ببینێ و پێی ئاشنا بن کە ئەو مەلەفانە چۆنن چۆن نین. طبعاً لاپەڕێی ئەم شەو کە هەڵیەینەوە تایبەتە لەسەر مەلەفی کەسێک با بڵێن بە ناوی هێمن لەهۆنی برازای سەلاحەدین بەهادینە. بۆیە بە پێویستم زانی کە مەلەفی ئەم کەسە کە ژێربەژێر کارەکانیەکە و کەس پێی نازانێ بە تایبەتی لە دنیای سۆشیال میدیا ئەوانە بیزانن و هەمووتان ئاگادار بن کە ئەمانە چیەکەن بەرامبەر بە تایبەتی بەرامبەر بە نارەکانی پارتی و بنەماڵی بازانی خودی مەسعود بازانی. بۆیە بە پێویستم زانی هەموو لایەکتان ئاگادار کەمەوە لەبارەی زانیاری زۆر گرنگ هەستیار کە ئەویش پەیوەستە بە ژیانی تایبەتی هەموو تاشێکەوە لە بەکارهێنانی سۆشیال میدیا، بە تایبەتی ئەو بەرهەمانی کە کۆمپانیای میتا واتە فەیسبوک و ئینستاگرام و واتساپوانە بەکارهێن. کەسێک هەیە کە ئێستا ڕاوێژکاری مەسعود بازانیە بۆ کاریباری پەیوەندیەکانی دەرەوە بە ناوی هێمن لەهۆنی. ئەم کەسە ناوی تەواوی هێمن حسین محەممەد بەهادینە و برازای سەلاحەدین محەممەد بەهادینی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامیە و هەروەها پورزای ڕاستەقینەی عیرفان عەلی عەبدولعەزیز ڕابەری بزوتنەوەی ئیسلامیە کە لە لایەفی پێشووترا چەندین جار باسم کردووە. ئەم کەسە بەهۆی مامیەوە زۆر پەتپەتێنی لە نێوان حیزبەکاندا کردووە لەم ساڵی ڕابردووە. سەرەتا لە ساڵی 2007 بۆ 2008 لە وێبسایەتی خەندان لای بەرهەم ساڵح دامەزرا وەکو مێدیاکارێک. پاشان لەگەڵ دامەزاندنی کۆمپانیای وشەی نەوشیروان مستەفا واتە نەوجیفا مستەفا ڕاگەاندنەکانی گۆڕاندا بەهۆی عیلاقەتەکانی مامیەوە چوە ناو ڕاگەاندنی بزوتنەوەی گۆڕان و سەرڕەمی کونتیەکەری زانیاریەکانی گۆڕان بوو کە زانیاریەکانی دزە پێکردن و ئەیفرۆشتن بە پارتی و بە هێزەکانی تر. لەوێ نزیکەی چەند ساڵێک لە گەرمەی بەهێزی گۆڕانە کاری کرد، پاشان وازی هێنا و بۆ ماوەیەکی کەم گەڕایەوە بۆ خەندان و لەوێ جارێکی تر دەست بەکار بوو لای جەماعەتی بەرهەم ساڵح چی پێڵێن بەرهەم ساڵح نایەکی شەیە ناوکەنە بێچۆتەوە بەڕاستی. بەڵام ئەمەرامی ئەم جارەی بۆ گواستنەوەی سەنگەر بوو بۆ هەولێر و پۆرتاڵی ڕوودا و بە تایبەتی لەبەر ئەوەی کەشف نەبێت لەلایەن میدیای گۆڕانەوە ئەو چەند مانگە لە خەندان مایەوە لە سەروبەندی دامەزرانی ڕووداوە بە دیاریکراوی لە ناوەڕاستی ساڵی 2013ەوە چووە هەولێر و پۆرتاڵی ڕوودا. دیسان بەهۆی عیلاقاتی بەرهەم ساڵح کە بوو بە هاوڕێی لەو کاتەیە چونکە لە ناو گۆڕانە زۆر زانیاریشتی بۆ ئەنات و هەروەها دیسان مامە سەلاحیشی تەکلیفیان کرد کە لە ئاکۆ مەحەمە و فەلاح مستەفا بۆ جێگیرکردنی هێمن وەک بەرپرسی پۆرتاڵی ڕوودا. هێمن لە 2013 تاوەکو هاوینی 2022 لە ڕوودا و مایەوە. بەڵام وەکو جاسووسێک کە پیشەی خۆیەتی لە ژێرەوە خەریکی دروستکردنی تۆڕی پەیوەندی دیکە بووە بۆ خۆڕێخستن بۆ خۆشینکردن لە ناو پارتی بە تایبەتی خەتی پاراستن میت. وەڵێ لە ماوەی ئەم چەند ساڵی ناو ڕوودا و ئەم کەسە زۆر سوودمەند بوو هەر لە وەرگرتنی موچەی ماگانەی زەبەلاح ئیفادی وڵاتانی ئەمریکا و ئەوروپا و زۆر شوێنەکانی تر و هەروەها شان بەشاری نێچیرەڤان لە کۆنگرەی سویسرا داڤۆس و واشنتۆن ڕووماڵی تیڤیەکانی ئەکرد. سەرباری ئەمانە زۆرێک لە خزم و کەسانی خۆی لە ڕوودا و دامەزان کە لە سلێمانی خۆیان ئەلێسایەوە کار و کەسابەت و ئەوەی سەنعەت بێنیان ئەزانی هەمویان بە تایبەتی ئەو کۆنە ئیسلامیانە بوون کە دەمێکە تێکەڵای عایلەی و ئەرەمباوتیان هەیە. بەڵام ئەو پۆستی خەیاڵی بۆ دروستکردنی لە پۆرتالی ڕوودا و شوێنی پێئەگرتن تاوەکو هیچ کەسێکی نامۆ زەفەر بە خودی خۆی و کارەنهێنیەکانی نەبا. لەم کاتەوە ئەم جاسووسە سەرقاڵی پەتپەتێنەی نائەخلاقیە بە ناوی کاری میدیاییەوە بۆی هەمووتان ئەم بەشەرە بناسن. بەڵام لێرە بەدواوە ئەم ڕەوشەی کە ئەم کابرای دەستیا بووە زۆر ترسناکتر بەڕاستی هاتە پێشەوە. ئیتر تێکەڵەیەک لە پاراستن لەگەڵ دەستگای میتە ئەم کوڕە دەست بەکار بووە. واتە هەم میت و هەم پاراستن و هەم ئیشی بۆ پاراستن کردووە و هەم بۆ مەسعود بۆ میتیش. لە هاوینی 2022 هێمن پاش دەرچوونی لە تاقیکردنەوەکانی دەستگای پاراستنا کە زەمینەی بۆ خۆشکردبوو لە ساڵانی پێشووی ناڕووداوە هەروەها دروستکردنی پەیوەندیەکی نهێنی لەگەڵ میتی تورکی بەهۆی مامە سەلاحی کە عیلاقاتی لەگەڵ تورکیا هەبوو هەمومان ئەو ڕاستیانە ئێمە ئەیزانین کە عیلاقاتەکانی تا چەسنێک ڕۆشتووە.
وهي من خوشي ترشيشي باش أزاني چونك لمكتبة ترشيا كبوة لستيماني بناوي كوليجي صلاح الدين نمونهي لكاري زوجك وهتا أم بشرة لوي مكتبي خويندو زانكوي تاو كردوا لوي وكا ترشيشي فول قساكا پەیوەندیەکە بە ئۆفیسی مەسئول بازانیەوە ئەم جارە زۆر بە ئاشکرا بە ڕاوێژکاری مەسئول بازانی دیاریکرا بۆ پەیوەندیەکانی دەرەوە لەلایەن خودی مەسئول بازانیەوە یەکێک لە موهیمە گەورەکان کە هێمنی شیرینی کرد لای مەسئول مەسەلەی ئەم سۆشیال میدیایە بۆ ئازانی ئارام محەممەد هێمن بەهۆی دروستبوونی پارەی خەیاڵی سەردەمی ڕوودا و توانی بووی بگاتە ئەمریکا ئۆفیسی سەرەکی کۆمپانیای فەیسبوک ئەم ئەو عیلاقاتی زۆر باشی لەگەڵ فەیسبوک هەیە چونکە ئەو کۆمپانیانە پارە ئەناسن هێمنیش سەرچاوی پارەیە لە زمانی ڕووداوە هێمن ئەپارە بە فەیسبوک لە هەر هەموو کەناڵەکانەوە داخوازیەکانی هێمن لە فەیسبوک بە پارەی خەیاڵی جێبەجێکرێ بەناساندنی وەکو سووتاندنی ئەکاونتەکان دش بە پارتی و پاراست و بنەماڵی بازانی و ئەلم بابەتانە ناسینەوەی ئەو ڤیدۆیانەی ڕاستەوخۆ هێرشە لەسەر پارتی و ماڵی بازانی و ڕیپۆرتکردنی پێیجە ئۆپۆزیسیۆنەکانە بە تایبەتیش ئەوەی کە زۆر دژی خەتی مەسئول بازانی و ئالم بابەتانە بێت بە تایبەتی KNN لەو کاتەیە کە لەبەر وەکو ئێسا لە بیرمە کە مەسەلەن کاری زۆری ئەکرد لە دژی پارتی ئەوەی تریش نوعی لە مزایدە و ئالم بابەتانە بۆیە بە پارەیەکی زۆر لە پەیج و تیڤی و لە هەموو شتەکانی ئەوانەی ئەدا ئێستا لە هەمووی ترسناکتر بەهۆی زۆری بەکارهێنەرانی وەسئاپ کە زۆر محکەمە لە ڕێی سیکۆریتیەوە بە تایبەت لە هەرێمی کوردستان هێمن خزمەتێکی زۆر ترسناکترین بۆ مەسئول بازانی ئامادە کردووە ئەویش نیازی هاکردن و شکاندنی کۆدی سیکۆریتی ئەپلیکیشنی وەتسئاپە و دزینی کۆمەڵێ مەلەفە کە خەڵک قسەی پێەکە پەیوەندی پێوە کە ئەرم بابەتانە لەبەرەوە خەڵک ئەبێ بە تەواوەتی ئاگاداری لە مۆزوعانیشە هەبێت طبعا ئەمە وەکوتم خەتی پاراستن ئەم کارانەکە بەڕابەرایەتی ئەم هێمن لەهۆ نییە طبعا ئەمە زۆر کارێکی زەحمەتە ئەبێ هەمووتان بزانن تەنانەت بە ئەندازیاری زۆر پێشکەوتوو وەزیرەکی سۆفتوێریش ناکرێ کە پرۆگرامەرێشن بێ چونکە ئەبێ کەسێک ئەو کارە بکە کە خۆی لە پێکهاتەی دروستکردنی ئەلگۆریزمی بەرنامەکە شارەزایەکی تەواوی هەبێ وە بە تەواوەتی قوڵ و بێتەوە لەناو کایەکانە بە کورتی ئەبێ کارمەندی کۆمپانیای میتا خۆی بێ بتوانێت کۆمەڵە کار هەیە بیکا بەڕاستی بەڵام لێرەیە پرسیارەکە ئەوەیە ئایا هێمن ئەمە بە چی دەکات ئەم کارانە باشە بەختێکیان هەیە ئەویش ئەوەیە کە هێمن پورزایەکی هەیە کە خوشکەزای عیرفانی عەلی عەبدولعەزیز ڕابەری بزوتەوەی ئیسلامیە کە ئەویش بۆ خۆی هەمیشە میتی یەشێ بەڕاستی چونکە ئەوش کار بۆ میتەکە بەڕاستی لە هەمان کاتە ئەم ئافرەتە شووی کردووە بە کوڕێک کە ئەندازیاری ئایتیە لە وڵاتی بەریتانیا و لە کۆمپانیای میتا بە مانگانە 1 دەفتەر پاوەند خەریکی کارکردنە لەوێ پاش ڕاوێژکردنی بە مەسرور هێمن قەناعەتی بەو کوڕە کردووە کە واز لەوە بهێنێ و کار بۆ گەڕانەوەی ئەم کوڕە کردووە تاوەکو لای خۆی دایمەزاندووە بە موچەی زۆر خەیاڵی و هەروەها دابینکردنی هەموو پێداویستیەکانی وەکو شوقەی گرانبەها سیارە خزمەتگوزاری و زۆر شتی تر کە پەیوەندی بە ژیان و بە ڕەفاهیەتەوە هەیە بۆ خۆیان بۆیە لێرەوە داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم ئەمە بەژێی دۆست و دوژمندا بڵێن ڕاستە من هەرگیز تەدەخولی ژووری نووسین دوژمنەکەیشم ناکەم بە شەرعی و ناشەرعی هەر شتێک بێ بەڵام لێرەوە ڕایەگەێنم بە ئاشکرا هەر کەس وەتسئاپی هاکرا تووشی بڵاوکردنەوەی هەر شتێک بوو ئەوە هێمن بەرپرسیاری سەرەکیە تەواوی ئەو پەیجانەی کە لەم ڕۆژانی زووە و لە ماوەی ساڵ و 2 ساڵی ڕابردووە داخراوە هەتا ئێستا هەر هەمووی هێمن لە پشتێتی و هەمووشی بۆ خەتی پاراستنەکە و هەمەشی مۆزەفی تایبەتیان هەیە لەناو لە میتایە بە پارە کارەکانەکەن ئەمانە خۆیان بە ئیسلامی ئەزان بەڵام بە ئەڵڵا یەک بەشەریان هەر نوێژی ناکەن هەر قەنەعەتیان بۆ مۆزوعانەش نییە هەتا ئەرکەکانی ئیسلامی جێبەجێ ناکەن باش نییە بەڵام بۆ خەڵەتان و بۆ پارەپیاکردن ئەو کارانە ئاواکەن کوڕەکەی سەلاحەدین بەهادین لە بەریتانیایە باشترین نمونەیە کە شەو و ڕۆژ بڕۆ بزانەکە وەزعەکەیان چۆنە و چۆن ئەژین لەکوێ چیەکەن چی ناکەن کە من ناشمەنەوە ئەو یانەوە بەڕاستی ئەوە
لبابەتی عیرفان علی عەبدولعەزیزیشەوە شتم زۆر لەلایە کۆمەڵە زانیاری ئەرشیفی زۆر چاکی وردم لەبەردەستە کە ئەمانە چ معدەنیەکن لە کاتی خۆیان ئەمانە بەتەواتی باسەکەم بە هەموو جۆرێک ئەواکەم بۆیە لێرەوە هەرویستم بە کورتی ئەمەتان پێ بڵێم کە ئەم هەیە من لەهۆنیە کە کەسی نزیکی سەلاحەدین بەهادینە و چ ڕۆڵێکی خراپ ئەبینێ و زۆربەی هەرە زۆری ئەو پەیج و ئەکاونتانەی کە لە سۆسیال میدیایە دژی پارتی بنەماڵی بازانی بێ هەرچیشی بەسەرێت بەڕاستی ئەوان لە پشتینی ئەینا هەروە بە ئاسانی داناخرێ من بە دەیان پێیشتان پێ ئەڵێم ئازیزان بە سەدانتان پێ ئەڵێم کە ئەمانە ئەسڵەن کە فەیسبوک دایانەخە ناڵێ لەسەر فڵانە شت داخراوە یا ئەمە تۆ لەگەڵ سیاسی ئێمە نایەتەوە یا ئەمەد بێڕێزیە یا سوزانم ئالم بابەتانە بەڵام ئەوان هەر ئۆتۆماتیکی دایەخە لە بەرەوەی کەسەکەیان بەدڵنیە بەڕاستی ئەمە واقعی ئەم کابرایە بیناسن کە چه خەتەرناکە چونکە ئیشش بۆ جا بۆ میت و بۆ پاراستنەکە قەت خۆی دەرناخە زۆر بە دەگمەن نەبێ لەگەڵ نێشیریارەگە سەفە بچێ بۆ ئەو یارەگە مەسوول بەزن ئەگینا خۆی دەرناخە ژێبەجە کارەکانی خۆیەکە و ڕۆڵێکی زۆر سەخیفانە و زۆر ڕۆڵێکی بیئابڕوانە ئەبینێ بەڕاستی بە تایبەت دژی خەڵکی ئازادی خواست دژی قەڵەم بەدەستەکان دژی هەموو ئەو کەسانەی کە دژی پارتی و بنەماڵی بازانین و ئەوانەی کە پەیجیانەیە ئەکاونتیان هەیە لە شوێنەکانە کارەکەن هەموو هەوڵی خۆی خاتە گەڕ بۆ ئەوەی کە بتوانێت ئەمانە دابخە و تاوەکو ئێستا زێرێکی زۆری لەو خەڵکانە داوە و زۆر دژی ئازادی کاری کردووە و ئەم خەتەی مەسئول بازانی بەڕاستی خەتێکی خەتەرناکە کە بڕوای بە مەسەن پاری زۆران لە بەردەستە ئازانی ئارامە خۆ دەزانیم زەلام هەیە مۆزەفە لەم فەیسبووکە یا خۆشەویستان بۆ نمونە هیندیە پاکستانیە بۆ پارە سوڵەکە کاکە دەتەرەخەنە بەردەستی چیان دوێ پێیەکەن بەڕاستی چیان دوێ پێیەکەن کاکە من پارە شتێکی تر نییە لەوە خۆشەویستانی ئارامە ویسم ئەوە بزانم تا لەم شوان شەیەمەوە خزمەتم بۆ بابەتێکی تر بزانێکین وەسەکەمان بەرەوچەوە دەچێت من ئەمە بابەتی ئەم شەوم بوو لەسەر هێمن لەهۆنی هیوادارم بڵاوی بکەنەوە و هەموو کەسێک بیناسن ئەم کابرایە کە چۆن ئیش بۆ پاراستن و بۆ میتی تورکیاکە و چۆن بە تایبەتی لە سۆسیال میدیای ڕۆڵێکی سەخیفانە گێڕێ و دژی هەموو ئەو کەسانە بە خۆشمەوەکو ئارام ئەحمەد دژی هەموو ئەو کەسانەیە پەیجیان داخە ئەکاونتیان داخە بەبێ هیچ بیان نوێ بەبێ بە تەنها لە بەرەوەی پارەیان پێەیە بۆی کە دژی پارتی و بنەماڵی بازانی ئینسان قسە نەکات بەڵام ئێمە لە کوولەکەی تەڕیشابێ بەڕاستی هەر قساکەین بێدەنگ نابین بەڕاستی بەرحاڵ کاتێکی خۆش بۆ ئێوە ڕێز و احترام بۆ هەموو لایەتان هەیە تاوەکو مەلەفێکی تر و بینەوەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ